دەنگدەری عەرەب و تورکمان لە کەرکووک بەشداریکردنی دانیشتوانی کەرکووک لە هەڵبژاردن بە گرنگ وەسف دەکەن و داوا لە کاندیدەکان دەکەن ئەو بەڵێنانەی لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا بە خەڵکی پارێزگاکەیان داوە جێبەجێ بکەن. ئەم هەڵبژاردنە پرۆسەیەکی دیموکراسیە. هیوادارین ئەو بەڵێنانەی کاندیدەکان بۆ خزمەتگوزاری داویانە بە خەڵکی کەرکووک جێبەجێ بکەن. تەنها قسەی پێش هەڵبژاردن نەبێت. دەنگدەرانی عەرەب و تورکمانیش هاوشێوەی کوردەکان ڕژانە سەر شەقامەکان بۆ هاندانی دەنگدەرانیان تا بچنە سەر سندوقەکانی دەنگدان لەگەڵ ئەوەشدا جەختیان لەسەر یەکخستنی هەوڵەکان بۆ پێشخستنی شارەکەیان دەکردەوە. اليوم لازم كل قومية تتفاخر بقوميتها بوطنيتها. ئەمڕۆ پێویستە هەموو کەسێک شانازی بە نیشتیمان و نەتەوەکەی بکات. مافی خۆشیانە شانازی بە نەتەوەکەیانەوە بکەن. عەرەب و کورد و تورکمان و کەمینەکانیش لە پێناو کەرکووک و مافەکانیان دەبوایە 4 ساڵجارێک هەڵبژاردن بکرایەوە بەهۆی بارودۆخەوە نەکرا. ئینشەڵام گۆڕانکاریە لە بەرژەوەندی خەڵکی کەرکووک دەبێت. صارت بس إن شاء الله هذا التغيير يكون من صالح أهل كركوك. جیاواز لە ناکۆکی و ململانەی نێوان سیاسیەکانی کەرکووک پێکاتەکانی پارێزگاکە سەرباری بانگەشەکردن بۆ لیست و کاندیدەکانیان جەختیان لەسەر پێکەوە ژیانیش دەکردەوە. الشباب خليجون گەنجەکان بابێن بۆ هەڵبژاردن. کەس لە ماڵدا نەنیشێت. ئەمە دەرفەتە کۆتا ڕۆژە. کورد و عەرەب و تورکمان جیاوازیمان نییە، هەمومان برای. بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە کاتێکدایە لە ساڵی 2005ەوە ئەو پرۆسەیە لەو پارێزگایە ئەنجام نەدراوە. ئەمەش هۆکارێکی گەرم و گوڕی بانگەشەی پێکاتەکان بوو. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.